ئێرە شارۆچکەی گەڵاڵەیە سەر بە قەزای چۆمان کە دەکەوێتە دەڤەری باڵەکەیەتی. ئەم ناوچە 12 گوند لە خۆ دەگرێت کە ژمارەی گوندنشینەکان زیاتر لە 4000 کەس دەبێت. جوانی سروشتەکەی ناوبانگی زۆری بە دەڤەرەکە بەخشیوە. هاوکات چەندین داستانی سەرکەوتن و قارەمانەتی پێشمەرگەی تیادا تۆمار کراوە و خەڵکەکەشی بە میوان دۆست و شۆڕژیار ناسراون. لەو ناوچانە هەبوونی خزمەتگوزاریەکان زۆر گرنگ و پێویستن بۆ هاونیشتیمانیانی ئەم گوندانەیە و سنوورە، چونکە سەختی شوێنەکە و دووری ڕێگای هاتوچۆ لە شار ئاستەنگیان بۆ دروست دەکات. یەکێک لە خزمەتگوزاریە گرنگەکان بۆ هەر ناوچەیەک بواری تەندروستیە. بەڵام بەدەگمەن پزیشک و کارمەندان حەز بە ناوچەی وا دوور و سەخت دەکەن کە تێیدا بمێننەوە. ئەو ناوچەش باو هەموو ڕوبەر و ژمارە زۆرەی دانیشتوانی 4 کارمەندی تەندروستی خزمەت بە 4000 کەس دەگەێنن. یەکێک لە کۆنترینە و کارمەندانەش باکۆیە کە ناوی تەواوی خۆی خەیرۆڵڵا حوسێنە کە ماوەی 34 ساڵە خزمەتی تەندروستی بەو ناوچێ دەکات و ماوەی 26 ساڵە لەو بنکە بێ دابڕان بە شەو ڕۆژ خزمەت دەکات لەگەڵ چەند هاوکارێکی تری. ساڵی 1986 دامەزراوم لە هەولێر دوای گواستراومەتەوە بۆ نەخۆشخانەی سەدیق کە ئێستا پێڵن نەخۆشخانەی سۆرانی گشتی دوای کرا بە ئاشتی. ماوەی چەند ساڵێک لە ڕاپەڕی نەمەزنەکە شکۆدارەکەی ئازای 91 لەگەڵ کۆمەڵێک برادر و دکتۆر دەورێکی باڵامان هەبووە، خزمەتێکی بەرچاومان کردو، دەستمان بەسەر خەستخانەکە داگرتووە، نەمان هێشتا تاڵان بکرێ و ئەوە بکرێ. خزمەتی بێپایانی بریندارەکانمان کردووە، زۆربەی زۆرمان ڕەوانی ئێران کردوونەوانی لێ بوونە. دوای وەکو دوای کە چەند بنکەیەکی تەندروستی لە ناوچەکە دامەزرا لە ڕێگای ڕێکخراوە خێرخوازەکانی ئەو سایکە یارمەتی کوردستانیاندا، منیش گواستامەوە بە بنکەی دروستی گەڵاڵە. بەڕاستی ئەو کاتکە ساڵی 93 بوو، ساڵەکان زۆر سەخت بوو، زۆر ئەوە بوو، ئیسەی دەرمان وشتیوە زۆر کەم بوو، دەرمانەکان وەکو پێویست نەبوو، هەمووی ڕێکخراوەکان یارمەتیانەداین لە ڕێگای حکوومەتەوە زۆر کەم بوو، بەو شێوەیە نەبوو. منیش توانین بەڕاستی ماوەی 26 ساڵە ئەوە لەوێ ماوم، ئازار و دەردەسەرەتی زۆرم چێشتووە، شەوان نیوە شەوان پێشنوێش پاشنوێ لە لای من نەبووە لە کاتی ئیشکردنەکەمدا، لەبەر ئەوەی مینەکەی مینەیەکی ئینسانیە، قەت هەستم بە ماندووبوون نەکردیە. خەڵکێکی زۆریشمان لەسەر بووە، کەمی دەرمانیش تەنجی پێڵچنیوین. بەڕاستی ئەزە زۆر جاروا هەبوو مەسەرەن خەڵکانێک ئەوانی کە بە حکمی ناوچەکە ناوچەیەکی کوێستانی و گەریمان کوێستانی لێ و ڕەوەندەکان دێن و شەوان نیوە شەوان خەڵک دێت مار پێوەی داوە و دووبشت پێوەی داوە، ژانزی کردووە، بریندار بووە، حادیسەی سیارێ بووە، حادیسەی وەڵاغشتی وا بووە، وەکو ئەوەی لە دەستمان هاتووی درێغیمان نەکردووە و هیچمان بۆ خەڵک کردووە. ئەوانە تێکەڵ بە ڕۆح و جەستەی خەڵکی ئەم گوندانە بوون. سەرڕای قەیرانی دارایە و کەمبوونەوەی موچە ئەوانە لە بەربەرژەوەندی گشتی و خۆشەویستی خەڵکەکە و پاراستی نەخۆشەکان دانەبڕان لە ئێش و ئازاری ئەو گوندنشینانە. ئەم پیاوە هەموو بەرەبەیانێک سەرەتای کارەکەی لە بنکەی تەندروستی دەست پێ دەکات. بەڕاستی دەمتوانی ماوەی 30 ساڵە کە لەگەڵاڵە کارەکەم، کارەکەشم ئیشەکەشم ئینسانیە، مرۆڤایەتە، خزمەت بە هاوڵاتیانەکە بە توێژێکی بەو میلەتەیەکە. دەمتوانی لەو ماوەی ئەو 30 ساڵدا بتوانم بچمەوە شار یا لە کەرتی تایبریش بکەم یا نۆرینگەیەک دابنێم پارە پەیدا بکەم، بەڵام ئەوەم هەموو وەلانە بەس خزمەتەکەم هێشتەوە، خزمەتی خەڵکە و دانیشتوانەکەی دەوروبەری بکەم. زیاتر لە 3000
لە 3000 سەرخێزان لە ناوچەکە لە بنکەی تەندروستی گەڵاڵە عیلاج وشتیوارگرن خێزانەکەشم هەر لەوێ پێکەی ناوت وای منداڵەکانیشمان لەوێ پێداون ئەوان شارەوە لەسەر من ڕاهاتن کە بمینەوە لێ و زیاتر خزمەت بکەین و شتی تر وەنابرین. ئەو بنکەیە ئەگەرچی چەندین کەم و کوڕی هەیە بەڵام توانیوێتی زۆرترین سوودی هەبێت بۆ خەڵکی ئەم ناوچەیە بە پاڵپشتی بەهێزی هاوکارەکانی وەک پزیشکی یاریدەدەر. ئێمە وەکو خۆ بە خزمەتی ئەو خەڵکاکەین بەوێ فەرق و جوایز شەو نخونیان لەگەڵەکەین پیرە پەکەوتەیە منداڵی ساوایە ژنە خەڵکەکە لەسەر جێگایە نای بە هیچ شێوەیەک بەتوند و توژی قسەیان لەگە بکەین بەهێمنی لەسەرخۆ و ساڕێژی برینەکانیانەکەین لەسەرخۆ هەرچی پێویست و بۆیانەکەین بەڕاستی هەر چەندیش بکەین کەمترە. ئێمە ئەو کارمەندانی کە لە بنکەی تەندروستی گەڵاڵە دەوام دەکەین پێشوازی لە نەخۆشەکانەکەین بەڕێک و پێچی ئەوەی پێویست بۆیانەکەین چارەسەریانەکەین دەرمانیان پێدەین دەرزیان پێویست و دەرزیان بۆ دائەنین یاخود شتی تریان پێویست بۆیانەکەین وەکو مغەزی کانولا ئەوشتانە هەمووی بەڕێەکەین ئەو نەخۆشانی کە ناشێن ناگەنە خەستەخانە ئێمە بە خۆمان ئامادەینە بچین سەردانیان بکەین دەرمانیان بدەینێ فحوساتی ئەو شتانەی کە لە کلمانەوەکو زەخت و شەکرەوەوانتە بۆیان بگرین و چارەسەریان بۆ بکەین و ئەوی لە دەستمان نێ لە ئەوەی مەدانە بێ ڕەوانی نەخۆشخانەی چۆمانی گشتیەکەین. ئەو مرۆڤانە تەنها ڕۆڵی پزیشکی یاریدەدەر نابینن بەڵکو زۆر جار وەک ڕێنیشاندەر جیا لەو ئەرکەی لە ئەستۆیان گرتووە کار دەکەن بۆ هۆشیاری و پێدانی ڕێنمایی تەندروستی و ناسینی نەخۆشیەکان و هۆکار و چارەسەری پێویست لە کاتی پێویست بە خەڵکی ناوچەکە. ماوەی 6 مانگ دەبی لێرە دەوام دەکەم ئێمە وەکو پزیشکی پلەبەن پێویستە ماوەی ساڵێک داوامی دەرەوەی شار ئەتراف بکەین لەو بنکەیە بەڕاستی خزمەتێکی زۆری خەرکی ئەو ناوچەیە دەکات لە ڕووی دەرمانەوە دەرمانەکان هەتا ڕادە کیفایەتن و لێرە زیاتر حالەتی سار دەبیندرێت ئەو حالەتانەی کە پێداویستی تەندروستی سەرەتاییان تێدا پێشکەش دەکرێت و خەڵکی منتیقەکە بەڕاستی لێرە لەو خزمەت گوزاری ڕاستینە و لێرە کارمەندەکان هەموو بە دڵسۆزیەوە داوامی خۆیان دەکەن و کاک خەیروڵڵا لێرە وەکو بەڕێوەبەر خزمەتێکی زۆری لە مستەشفایە کردیا چەند ساڵەکە لێرە وەکو بەڕێوەبەر داوام دەکات بەڕاستی زۆر لە خەمی مستەشفا و پێداویستیەکان و هینانی دەرمانە دەستخۆشی لێ دەکەین هیوادارین لەو خزمەتە بەردەوام بیت ئەو بنکە. ڕۆژانە چەندین نەخۆش سەردانی ئەو کارمەندانە دەکەن و چارەسەر وەردەگرن. زۆر جار مەترسی هاتە ڕێگامان مەسەلە چی سەدانی نەخۆشەکەی لە پڕ بەفر هاتیە لاپاو هاتیە عادیسەت هاتیە پێش داڕمان هاتە ڕێت لە کاتی گەڕانەوەی تووشی عادیسەی سیارە بووی ئەوان هەموو ڕوبەڕوو بووینەوە لە هەموو بوارەکە. ئەم نەخۆشانە لە کاتی پێویست و لە ناکاو لە بەردووری شوێنی جوگرافی لە شار و شارۆچکەکان هانا بۆ بنکانە دەبن و هەندێک جار چارەسەری سەرەتایی لە دەستی ئەو کارمەندانە بە شەو ڕۆژ وەردەگرن چونکە زۆربەی حاڵەتەکان لە شەو لە ناکاو ڕوو دەدەن. ئەوانەیە جا ئەو نەخۆشانی کە سەردانی بنکەکەمانەکەن زیاتر نەخۆشی گشتین ینی هەموو زۆرە کەسێک دێت هەیە خەڵکی دیکەش دێ بریندارە لە دارکەوتیا مار پێوەدایەوە و پشک پێوەدایە ئەو پێویستانی هەموو بۆ یەکەین بۆیانە دوورینەوە بۆیان ئەوواکەین عیلاجیان پێدەین بەڕێک و پێچی بەڕێیانەکەین ڕێنمایەکانی تەندروستیان پێدەین پێیانڵین کاکە دەرمان بەو شێوە بەکاردێ بەو شێوە بەکار نایە ڕێژەکەی وایە زۆرعەکەی وایە هەموو ئەوشتانیان پێ ڕاگەینی.
بەحام خزمەتەکی باشیان کردیا بە تایبەتی دکتۆر باکۆ دکتۆرەکی باشە هەم دکتۆرەکان بەڵام بە تایبەتی دکتۆر باکۆ ینی کە دەوامی ژنێ نەخۆش دێ حلاجیەکە کە نەخۆشە ناگاتە خەستخانەی ستەماڵی سەردانیەکات لەوێ حلاجیەکە دەرزیلۆ دەرزی ئەچیلۆ زەخت و ئەوانیان هەبێتی لێ زەختیانەگری بە دەردێک دکتۆرە 26 ساڵە تقریبان لێرە دەوامی هەیە کەس گلەی لێ نەبووە کە ئێمە وەکو دەبەری باڵەکایەتی زۆر مەمنونی ئەو دکتۆری پزیشکانەکەین کە لەو خستخانانە لە چۆمان لە گەڵاڵی داوامیان کردیا بەبێ ماندووبوون یعنی بێ ئەوەی شەو ڕۆژیان ئەوە بیتن هەندێک خۆشێک لە ماڵەکی بیتن سەردانی نەخۆشەکەیان کردیا ماڵ بە ماڵگون بەگون سوینە سەرداریان کرد بێ بەرامبەر و بێ ئەوەی مادیبوونەوەی زۆریان دیتە ئەمە زۆری مەمنونی مووقفی ئەو دکتۆرانینە کە لێرەنە لە ڕووی دەرمان و لە ڕووی پێداویستی خەستەخانە لەو ماڵەکان یعنی زۆر مەمنونیوان خاستن بە تایبەت کاک دکتۆر باکۆ چەند ساڵێکە لێرەیە خەڵکیش باڵەکایەتی بە تێکرا زۆر مەمنونی ویە لەبەرەوەی بێماندیبوون زۆر شەو بە ڕۆژ بێ نیوە شەو بی ئەو چوە لەم خزمەت ئەو دکتۆری ئەو نەخۆشەی کە بێ بەرامبەر چاوی لێ بووە. ئەو مرۆڤانە جگە لە پێدانی چارەسەر لە بنکەی تەندروستی ڕۆژانە سەردانی ئەو ماڵانە دەکەن کە نەخۆشی پەککەوتە یان ئەوانەی بارۆجۆخیان خراپە و بەسەڵات چوون دەچن لە باوەشیان دەگرن و بە پێی توانە چارەسەریان دەکەن. چیان پێویست بۆیانەکەین فایلیان بۆکەینەوە چاودێری ئەو کەساناکەین کە نەخۆشی درێژخایانیان نەبوو شەکر و فشاری خوێن متابعیانەکەین ئایا شەکریان هەیە یا فشاری خوێنیان هەیە فایلیان بۆکەینەوە ئەوەی هەیبوو 2000 فایلەکەی بۆگەوەی بوو نۆرمەل بوو ئەو احتیاری دەمێنێتەوە کۆمەڵێک ڕێگری لە ئیشەکەمان هەیە مەسەرەن نەبوونی مختبەر تاقیگا نەبوونی ئەوە کورسی ددان مەسەرەن ئەسحاب ئەشیعە ئەوانە هەموو ڕێگرین لە بەردەمی هاوڵاتیان بەڕاستی ئەگە ئەو شتانە هەبن من نەتوە نەخۆش ڕەوان ناکەین بۆ سۆران و چۆمان. ئەو کەسانە بوونەتە چەتری پاراستنی تەندروستی گەورە و بچووکی گوندەکانی بەشێکی دەڤەری باڵەکایەتی. کارمەندانی تەندروستی لە سنووری گەڵاڵەکە لە بنکەی تەندروستی گەڵاڵ و بنکەی تەندروستی دارولسەلام خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە خەڵکی ناوچەکە سانتەلی ناهەیە و گوندەکان دەکەن تەمان لۆدەکی زۆریان لەسەر قەڵەباڵێکی زۆر لەسەر ئەو دوو بنکە تەندروستیە باوکمی ئەوەی پێشتر تەنها گەڵاڵە شارە دێبوو لە ڕووی ئیداریەوە قەسڵی و سمیلانیش سەر بە ناهەیەی گەڵاڵە بوون بۆیە زیاتر گوندەکانی دەوروبەرژی کە خۆی زیاتر لە 50 گوند دەبینێتەوە خۆیان خزمەتگوزاری تەندروستیان لەو دوو بنکە تەندروستیە وەلەگەر کە زیاترینیان لەڕێ ئەو کارمەندانی تەندروستیەوە بوون چونکە پێشتر ئەو احتیمامە تەندروستیە نەبوو بۆ ناوچەکە لە دابینکردنی دکتۆر بەڕاستی زۆربەی خزمەتگوزاری تەندروستیەکان لە ڕێگەی ئەو کارمەندە تەندروستیانەوە پێشکەش دەکران ئەو کارمەندە تەندروستیانش بە حکمی ئەوەی ماڵیان لە ناوچەکەی جێژیری ناوچەکەنە بە شێوەی 24 کاتژمێری خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش بە خەڵکەکە کردووە لە هەموو بارودۆخێکدا خزمەتگوزاری تەندروستیەکان ڕێگەیان نەداوە لێ لە خزمەتگوزاری تەندروستیەکان بوەستێت و خزمەتیشی زۆری خەڵکەکەیان کردووە بە شەو ڕۆژ بە تایبەتی لەو حالەتە ناکەوانی کە دروست بوو نەزا هەر خزمەتگوزاریی بە تایبەتی مەسایلی پێوەدانی زیندەوە لە زیان بەخشەکان ببێت مەسایلی پەستانی نەخۆشی بێت مەسایلی تەداوی بێت هەموو خزمەتگوزاری تەندروستیەکان پێشکەش کردووە کە جێگەی ڕەزامەندی خەڵک بوونەوە جێگەی ڕەزامەندی ئیدارەی ناوچەکەش بوونە بۆیە بەڕاستی ئەوانە سەربازی ونن لە ناوچەکەکە لەوانەیە وەکو پێویست ڕۆڵەکەیان بەرچاو نەکرابێت یا خوردیا دیار نەبێت بەڵام لە ڕووی تەندروستیەوە خزمەتێکی یەکجار گەوریان بە خەڵکی ناوچەکە کردووە کە ئێستاش ئەو خزمەتگوزاریانە بەردەوامن ئەوەی لە ساڵی 92 هەتاکو ئێستا پێشکەشیان کردیا بەڕاستی جێپەنجەیان دیارە و جێگەی ڕێز و تەقدیری ئێمە هەموو خەڵکی ناوچەکەیە. خۆبەخشانە شەو و ڕۆژ بەهانای نەخۆشەکان دەچن و خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش دەکەن. زۆر جار مەترسی دووری ڕێگا و سەختی ناوچەکە و سەرماوسۆڵە تەنگ بەکارەکەیان هەڵدەچنێ و
تووشی زەحمەتیان دەکات. هەموو ئەو زەحمەتیەش لە پێناوەرکێکی مرۆڤانە و نیشتیمان پەروەرانەیە کە لە ئامێزگرتنی ئازاری ئەو خەڵکەیە. ئەو بکل ساڵی 1992 دروست کرایە لە 1993 دەست بەکار بووە تا ئێستا لە خزمەت هاوڵاتیان داین. پابەند نییە لە کاتی داوام بەس لە کاتی تەنها لە کاتی داوام نەخۆشمان بەڕێکرد بیت، بەڵکو لە کاتەکانی تریش دوای نێوەڕۆ شەو رانگانی شەو چەندین جار من خۆم لە خەو هەستاوم لۆ بەڕێکردنی نەخۆشەکان جا لە حالەتی دوو پشکە بووە، حالەتی پێوەدانی حەشەراتی تر وە، حالەتی ئەبدۆمینەڵ پین وەکە مەسەڵەن فزئەتەن ڕوویدایە لە خزمەتیان دابووینە و چارەسەرمانکردنەوە پێی پێویست، چونکە ئێرانە وەکو شوێنەکانی تر نییە کەمێک دوورە دەستە و دەبی زیاتر گرنگی بە نەخۆش و هاوڵاتیان بدەین، خاستن قەدیم کە پێشتر ساڵەکانی 1990 ئیمکانیەتی خەڵک مەحدود بوو، گوندەکان ئۆتۆمبیلیان نەبوو، زیاتر هەموو شۆی بنکەی تەندروستەکانیان دەکرد، بۆیە بەرچی خۆمان هەڵەستاین ماندوون ناسانە لێرە نەخۆشمان عیلاج کردووە، هەتا لە گوندەکانی مەسەلەن گوێزان جوزلینگە ئەوانە مەسەلەن نەخۆشیان هەبووە پەکەوتووە جەڵتەی لێدایە، من بەخۆم دەیان جار چەندین جار چوومە لەوێ عیلازم کردووە، مەغەزیم بۆ داناوە، کاملم بۆ داناوە، بێ ئەوەی بە مقابل حیساب بکرێت، ینی ئەمە مەسەل بە مقابل شتەکان بکەین، چونکی ئێرە وایە ینی خاستن مەسەلەن ئەمەکە خەڵکی ئێرەینە نەبراوانە دڵسۆزانە کارەکەین، بێ ئەوەی منەت لەسەر هیچ کەس بکەین. ئەوانە بوونەتە بەشێکی سەرەکی لە ڕۆحی دانیشتوانی و گوندانەی دەوروبەری گەڵاڵە و داروسەلام و ناوچەکە لەلایەن خەڵکی ئەم ناوچەیە لەبەر دڵسۆزی و خۆشەویستیان بۆ کارەکەیان و ئەو خزمەتەی بەو خەڵکەی دەکەن وەک کوڕی ئەم گوندانە سیر دەکرێن. ئەو کارمەندانە خۆیان و خێزانەکانیان لەم گوندانە دەژین و دەستیان بە باڵی خەڵکەکەی گرتووە بۆ پاراستنیان لە ئەگەری ڕووداوی نەخوازراو یان هەر نەخۆشێکی لە ناکاو. ئەو کەسانی کە مەسەرەن دێنە سەردانی بنکەکەمانەکەن نەخۆشەکان زۆر ئاساییە بەڕاستی بێکێشەنە بێ ئەوەنە چیان پێویست بۆیان جێبەجێەکەین، نەخۆشەکمان نییە مەسەرەن قینادبی لەگەڵمان یانشت لەگەڵمان بکە بڵێ ئەو هانابی ئەو هابی، کە لەبەر ئەوەی دەرمانەکە دەرمانێکی ڕێک پێچیان پێدەین، ڕێنمایەکی تەندروستیان پێدەین، ئەنە کاکە زیاتر خۆتان ڕابین خۆتان لەسەر دەرمان ڕامەینن، ئەمە ڕێنمایی تریشان پێدەین وەکو ڕاضە، وەکو مەلەوانی، وەکو چاودێری ئیتر چاودێری لە خواردن، ئەوانە هەموو پێیان ڕاگەیەنین. شەوبی نیوە شەوبی بانجا بکەین قوڕێ گەنەکنەما دەرزی و دەرماناتەکی هەیەیان بی ئەندەنێ ئینەشیان بی معناوە تەکلیفی لەسەر نییە تێگەیشتی ئستانی خراپیشتین لە بەڕاستی هێک لە دووچەند ئستانی باشن قەڵی گوندیشن معناوێ هەر ئەناکولین هەر ئەو باشتر لەو مەلەیەکی بیانی باش بزانە لێرە خەستەخانەیە ئەگەر یەک دەقات بندارەشی بنێرین فەوڕی دێ دەرزیبی حەبی دەرمانبی ئەنداتێ یان ئەڕاتەوە دییانە هێوارە لێرە تەلەفۆنی لێ بکەین فەوڕی دەرمانی لۆمە ئەنێری زۆر خزمەتێکی جوانیان کردیە دکتۆر سامان و دکتۆر مستەفا ئەوانش قسووریان نەبووە یەکان بەس بە شەو و بە ڕۆژ هەر وەختی بتوێژبی نیوە شەوی سعاتێک دوی نەخۆشی تەوێ هاتینەکەن نەخۆشی بە غەیری دەوامە خۆ شوێشیان خزمەتی هاوڵاتی کردیە.
بڕیاریان داوە خەڵکەکەی لە باوەش بگرن. ئەو کارمەندانە دابەشبوونە سەردوو بنکە لە گەڵاڵە و دارسەلام. لەو دوو منکە سەرەتاییە بە پێداویستیەکی کەم زۆرترین خزمەت دەکەن. ئەو کەسانە هیچ کات گرنگی بە پارە و ماڵ و سامان نادەن و بیر لە گەڕانەوە بۆ ژیانی شار ناکەنەوە. ئێمە لەو خەستەخانەینە شەو نخوێنەشی زۆر ماندوی و دەبین لەبەرەوەی شەو هەیە سەعات دوو شەو نەخۆش دێتە خەستەخانێ. ئێرە وەکو شار نییە بڵێ وڵا هەموو شتێکی لێیە. جا کابرا هەیە ماری پێوەدا هەیە دوو پشتی پێوەدا. من لە ساڵ 2009 دامەزراوم نزیکەی 10 ساڵ لێرە کار دەکەم داوام دەکەم و فەرمانبەری ئاسایی. بەڵام لە هەمان کاتێک بێزگە لە داوامی ئاسایی خۆمان کە تا کاتژمێر 2 داوام دەکەین وەکو سەربازێکی ون لە داوامی خۆماندا و هەروەها زۆربەی کاتەکان لە کاتەکانی درەنجی غێر ئاسایی داوامیش ئێمە هەر کار دەکەین. لەبەر ئەوەی ڕێگاکە سەختە نمونە گوندەکان هەیە زۆربەی کاتەکان نەخۆشەکان لەوری سعاتدا 11 شەو 12 شەو تەلەفۆن دەکەن ئێمە ئامادەین بچین. ڕۆژانە هەڵدەستین بە داوامکردنی خۆمان بە ئەرکوماندووبوونێکی زۆرەوە زەحمەتێکی چێشین خەڵکەکە زیاتر بڵێ پێویستی بە یارمەتی و هاوکاری هەیە. طبعاً لێرانە کە من نووسەرم بەڵام دکتۆرەکانمان زۆرمان دینە لەگەڵ نەخۆشەکان زۆر بە دڵسۆزانە کارەکانمان دەکەین و کارەکانیشمان هەر لە کۆنەوە هەتا ئێستاش هەر بە دڵسۆزانە کردیتمان زۆر جاروە هەیە دکتۆرەکانمان کە شەوە ڕۆژە کاتی دەوامێنیە هەر ئیشی خۆیان دەکەن. نزیکەی 3000 کەس سوودی لە بنکەی تەندروستی گەڵاڵە وەرگرتیە بەبێ ئەوە بێم قابل بە خۆبەکش کارەکەین شەوانە و نیوە شەوان لە دەرکامانەدەن مەجبورین دەرکای خەسخانە واڵا بکەین دۆ خەڵکی. ئەمە بە دڵسۆزی ئیشەکەی خۆمان جێبەجێ ئەەکەین هەموو ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ ئەەکەین هەموو ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ ئەەکەین بەردەوامی شەبین لەسەر کارەکانمان. بەخۆی 4 کارمەندی تەندروستی دویان لە 2 کارمەندی تەندروستی لە بنکەی تەندروستی گەڵاڵی و 2 کارمەندی تەندروستیش لە بنکەی تەندروستی دارسەلامە ئەوانە ڕاستە ڕەنگە ڕۆژانە بۆ کاتژمێر 1 بۆ کاتژمێر 2 دەوامیان هەبووی بەڵام هەموو کاتێک دەرگایان کراوە بۆ بە شێوەیەکی بەردەوام شەو ڕۆژ خزمەت گوزاریان پێشکەشی خەڵک کردووە خەڵک سەردانی کردوونە لە بنکە تەندروستی بی لە ماڵێبی ئەوان سەردانی خەڵکیان کردووە لە ماڵەوە خزمەت گوزاری تەندروستیان پێشکەش کردووە بەبێ بەرامبەریش چونکە تەبیعەتی ناوچەکەشمان وهەیە ینی ئێرە جیاوازی هەیە لەگەڵ شارەکان و شوێنی دیکانە ڕەنگە لە شوێنەکانی دیکانە کارمەندی تەندروستی بە شێوەک لە شێوەکان بتوانێت بەرامبەرێک لە نەخۆشەکەوە بگرێ بەڵام لێرە هەم خزمەت گوزاریەکانیان بە شێوەیەکی خۆبەخشانە و بەبێ بەرامبەر. دیاری بەرنامەی سەربازی بن لە کەناڵی کوردستان 24 پێشکەشەکەین بە کارمەندانی بنکەی تەندروستی گەڵاڵ و بنکەی تەندروستی دارسەلام لەپای ئەو خزمەت گوزاریە تەندروستی مرۆڤانەی کە پێشکەش بە خەڵکی ناوچەکە و سنووری گەڵاڵە ئەو گوندانە دەکەن کە خزمەت گوزاریشی زۆر مرۆڤانەیە و خزمەت گوزاریشی زۆر گرنگە و هیوادارین بەردەوام لەو خزمەت گوزارن ئێمەش دەستخۆشیان لێ بکەین.